سڵاوی خۆی گەورەتان لەبێ ئازیزان خۆشەویستان خۆگر خامۆشم خۆشحاڵم لە تازەترین وانەی فێرکاری ئادۆب ئافتەر ئیفێکت لە خزمەت ئێوەی زێدە ئازیز و خۆشەویست و قەدرگراندا خۆشەویستان لەوانەی ئەمڕۆماندا دینە سەربابەتێکی تازە ئەویشیان چۆنیەتی خاوکردن و خێراکردنەوەیە هەروەکو لەوانەکانی پێشووتر ئاماژەمان پێدا ئێمە دەتوانین بەنزیکردنەوەی کیفرەیمەکان لەیەکتری و کەمکردنەوەی کاتی نێوانیان خێرایی ئەنیمەیشنەکە خێرایی موڤەکە زیاد بکەین وەروە بەدروخستنەوەی کیفرەیمەکان لەیەکتری خێراییەکان خاو بکەینەوە نمونە ئێستا ئەگەر ئێمە دوو کیفرێممان هەبێتن ئەلێرە ئەگەر ئاماژە بکەین برێ کیفرێمەکمان هەیە لەم سانیەیە تا ئێستا لە یەک هەتا دوو لە سانیە دوو ئەگەر دوو کیفرێمی بە شێوازێکی ئاسایی و تەبیعی و نۆرماڵ ئەم کیفرێمیان ببە ئەم لایە خاو دەبێتەوە نزیکیکەوە لە سەرەتای تایمەکە ئەوە چ دەبیتن خێرا دەبیتن بەڵام ئەگەر هاتوو پرسیارەکە ئەلێرەدایە ئەگەر ئێوە بیرتان لێکرد بێتەوە ئەگەر هاتوو زیاتر لە یەک کیفرێمان هەبێ دەتوانین ئێستا نمونە با ئێمە کیفرێمی ئەمە بکەینەوە کیفرێمی پۆزیشن بکەینەوە بزانین یوی دابگرین یان پۆزیشن دابگرین بە تەبعاتی حال لەسەر ئەم کیفرێمە پیدا بگرین ئێستا ئێمە زیاتر لە یەک کیفرێمان هەیە ئەگەر تەنها ئەم دوو کیفرێمە باە زۆر بە ئاسانی لە یەکتریمان نزیک دەکردەوە هەروەها لە یەکتریشمان دوور دەخستەوە بەڵام ئایا ئێمە چۆن بتوانین کە ئەم خێراییە لە بینی ئەم کیفرێمانەیە هەمویان لەسەر یەک خاو بکەینەوە هێواش بکەینەوە بە شێوازێکی ستاندەر بەبێ ئەوەی بینەکانیان تێک بچێتن بەو گوێرێکە ئێمە دەمانەوێت بەم شێوەیە خاو و هەروە هێواشیان بکەینەوە خاو هێواش و هەروەها وە خێراییشیان زیاد بکەین بەم شێوەیە زازان خۆشەویستان ڕێگای یەکەممان بە ئێوەی بەرز خۆشەویست برێن بە تەبعاتی حاڵ ئێستا ئێمە پۆزیشنمان کردوتە پرۆپێرسی پۆزیشنمان کردەوە لە ترانسفۆرمەکان گەر کلیچێک لەسەر پۆزیشن بکەین هەر هەمووی تهدید دەکا یان لە ڕێگای مارکی کیو یەکسەر هەمووی تهدید بکە ئەمە کیفرێمەکانی ئێمە برێن بۆ نمونە ئەوە تا ئێرە بێنین هەمومان تهدید کرد یان لێرە کلیک لەسەر ئەمە بکە هەمووی تهدید دەکا زۆر ئاسانە تۆ دەتوانین لێچێک لەم کیفرێمانە کلیچی لای ڕاست بکەی لەوێندەرە یەکسەر دەچیە سەر Rove Acrose time Rove Acrose time ئیشی ئەو ئیشەیە کە ئەوە کە ئێمە ئیشمان پێێتی کارمان پێێتی خۆشەویستان تکایە سەبسکرایب لە یادمەکەن لایک کۆمنت شێر شتانە لە یادمەکەن تا ئێمە زیاتر بە کەیفتر بین لەگەڵ ئێوەی ئازیز و خۆشەویست ئێوە ئێستا هەروەکو بینیتان ئەمە بیدایەتی کیفرێمەکەی ئەمەش کۆتایی ئەم کیفرێمەیە ینی ئەم لێرەیە ناوەندەکانی شێوازی کیفرێمەکان لە دایمۆندەوە گۆڕا بۆ دۆت بۆ نوقتە ئەمەش شێوازی چیە Rove Acrose time Rove Acrose time بابزانین چیە کلیچێک لەم بۆشایە بکە تهدیدەکە لە بە ئێستا هەروەکو یەک گروپی لێ کردووە یعنی ئێستا ئێمە سەری مارەکە بگرین سەری مارەکە پام بکەوە هەموو شتێک هەڵ دەبێت سەری ئەم مارە بگرە بمانەوێ خاویکەینەوە عادەتەن تایمی زیاد دەکەین ئێستا ئێمە برین لە سێکەندی هەشت لە بۆ دەینە بمانەوێت تا 15 بێن تا 16 بێنین ئەم سەری مارە بگرە هەر هەموو کیفرێمەکان تابع لە ئیمە یەک بە دوای دەکەون کەس نارێ لۆ کەس نارێ لە بەرچی کەس نارێ وای کەس نارێ بۆ بەم شێوەیە ئێستا هەروەکو دەبینێن ئێمە کردمانە چەند ئەم موشنەمەی کە دروستمان کردو ئەم سیارە بەتێرە بە 18 سانیە تاوا دەبێت بە پلەیەکی لێ بدەین هەروەکو دەبینێن ئێستا بەم شێوەیە سیارەکە شۆڕ دەبێتەوە بەسەر دەکەوێتەوە دەگاتە 16 سانیە پێدەچێت تاکو تایم ئیندێکتەر دەگاتە ئێرە بەڵام لەو فەرەزنا تۆ ئیشت بەوەی ئەم سارەیە بە خێرایی بگاتن ئەم کیفرێمەکانیش ئامادەکراوی کێشەیەکی ئەوتۆی نییە شایانی بەسوود لێکۆڵنەوە توێژینەوە بێ دووبارە ئاخر کیفرێم بگرە ئینجا ئەو جارە بۆ لای دەستە چەپ بیبەوە تایمەکە زۆر خێرا دەبێت بۆ نمونە بمانەوێت بە 4 سانیە بگە لە لای سانیەی 4 ڕایگرا سیارەکە بە 4 سانیە ئاودی حدود دەبیت و یەکسەر ئیشەکە کۆتایی پێدێ خێراییەکەی زیاد بۆ بینیتان باش پێی لێناوە بەنزینی سوپەڕیتیە کردووە بەم شێوێ بەبێ لێدان ڕۆی ئەمە وانەیەکی زۆر گرنگ و جەوهەریە هیوادارم بە هەندی وەربگرن ئەمە ڕێگای یەکەم بوو لەگەڵ ئەوەشدا ئێمە ڕێگایەکی تریشمان هەیە با کۆنتڕۆل زێد لێ بدەین ئەمە چ بوو تایمە کرۆس چ بوو ناوەکەم لە بیرچووە Rove Acrose time بوو ئاکتیڤیش بووە Rove Acrose time بەم شێوازە بوو وەربا کۆنتڕۆل زێد لێ بدەین با ڕێگای دووەمیش تاقی بکەینەوە
ئەمووی کۆنتڕۆل زێت ڕێگای دووەممان زۆر ئاسانە ئەویشیان بێگومان جێگای خۆی دەگرێتن لە نێو کاروباری مۆنتاژ و گرافیک و ئەمانێک کە تۆ لە ئافتەر ئیفێکتدا ئەنجامی دەدەی پێویست پێی دەبێت ڕێگای دووەممان هەروەکو باسمان کرد ئەویش زۆر ئاسانە بکارت پێ دەبێ ئەویش دووبارەکی فرەیمەکان هەمووی لە ڕێگای مارکی کوێ تەحقیق دەکەی یان لە ڕێگای کلیککردن لەسەر پرۆپێتسی پۆزیشن هەرەمووی تەحقیق دەکا ئاخیری برێن ئاڵتی دادەگری اینجا ئاخرکی فرێم دەگری و دەیبەیتە پێش بەم شێوەیە وەکو دەبین هەمویان بە دوای یەکتری کەتینە کەس بە پاژ ناکەوی دەست لەسەر ئاڵت هەڵ ناگری بە هیچ شێوەیەک دەتوانین تایمەکەی زیادکەی برێن بیکەینە 20 سانیە بە 20 سانیەکی فرێمەکانی لێک شێشاوە تا ماوەی 20 سانیە هەمووی لەسەر یەک بە شێوازی گڕۆب بەبێ دواکەوتنی هیچکی فرێمێک هەر هەمووی تا بەرلیما جا کۆنتڕۆل زێت لێ بدەینەوە دووبارە تەحدیدی بکەینەوە برین لەو فەرەزنا ئاڵدا بگرە دەست لەسەر ئاڵبی یەکەم جار اینجا بڕۆ سەر ئاخرکی فرێم ئەو جارە تایمەکەی چلێ بکە تایمەکەی بینەوە یەک لە خیلالی برین 2 سانیە ئیشەکە تەواو بێتن حرەکەکە ئەنجام بدرێ بەم شێوەیە دەڕوات و لە خیلالی 2 سانیە تەواو دەبێتن دووبارە ئاڵدا بگرەوە لێکی بکێشەوە ئەمە شێوازێکی زۆر بە سوودا ئەزە خۆشەویستان ئەو شتانێک کە ئێمە هەرزی دەکەین ئەوە یعنی وەکو نموزەجێک وایە ئەم لێرە ئەو کیفرەیمانە ئەو حرەکاتانە ئەو کاریگەریانە کەدات یەکسانە بە هەر لێرێکەوە تۆ لە بەشی لێرەکان دەتوانی هەمان کار هەمان پرۆژە هەمان فەرمان جێبەجێ بکەیت و ینی ئەوە نیە بێ وڵای ئەوە تایبەتە بمە بە پرۆپێتس یان تایبەتە بە باودا بگرین هەمویان ببنەوە هەموو گۆڕانکاریەکانی ئەنکەر پۆینت پۆزیشن ڕۆتیشن هەر چ شتێکەیە دەتوانین بەم شێوێتە حەڵکوم بە کیفرێمەکان بکەی ئەم میتۆدا بۆ هەموو کیفرێمێکە بۆ هەموو پرۆپێتسێکە لە بەشی ترانسفۆرمەکان و یان هەر کاریگەری و ئیفێکتێکی تر خۆشەویستان ئێمە خۆشحاڵ بووین کە خوای گەورە دەرفەتیداین ئەم جارەش لە خزمەتی ئێوەی ئازیز و خۆشەویستدا بووین تکاتان لێ دەکەین سەبسکرایب لە یاد مەکەن خۆشەویستانی خۆتان ئاگادار بکەنەوە زۆر سپاسی هەموو دەستخۆشیانی ئێوە بەرز و خۆشەویست دەکەین کە لە ڕێگەی کۆمنتەکانەوە لە بۆ ئێمە دەنێیان خود لە ڕێگەی نامە ناردن لە بۆ کەناڵی بیرۆکە یان پیجی بیرۆکە خۆشەویستان سوپاسان دەکەین ئەگەر هاتووانەکانی ئێمەتان لە شوێنی تر شێر کردەوە لە گروپەکانی فەیسبوک شێر کردەوە تەنها و تەنها لە ئەگەر بکرێ لە یوتیوب شێری مەکەنەوە چونچێ با یەک سەرچاوی یەکگرتوویە بێتن ئەویش تەنها کەناڵی بیرۆکە بێتن بەڵام لە پلاتفۆرمی تری سۆشیال میدیا زۆر ئاساییە ئێوە دەتوانن شێری بکەنەوە زۆر زۆر ئۆکەیە داوانەیەشی تر بەخوای گەورەتان دەسپێرین خوددا یار و یاوەری هەمیشەی هەموو لایەکتان بێت و بای بای سی و tomorrow إن شاء الله